پاشان وتیان ئێمە بوجەی هەرێم بوجەی شیمالنا الحەبیب ناتوانین وها بدەین لە ١٧ کردیان بە لە 12 فاصل ئەوەندە. خەڵگەڵێ باشە فەرمو بینێرە هەڵێ نایەمە ئاوا ناینێری لای ئێمە 600,000 و ئەوەندە موچە خۆر هەیە لە کوردستان، بەڵام لای ئێوە 1,450,000 کەوا بوو بندیواری و دوو موچەی و ئەمانەمان بۆ تەسفیەکەن. دوو موچەی هەندێک کەس هەیە وەی کە مامۆستای و سایق تەکسیە، ئەمە گەندەڵی نییە چونکە فریای ناکەوێت. ئەمە لە میسریش هەیە و لە ئوردون هەیە و لە وڵاتانی تر لە ناو سعودیەش هەیە کابرا دوو ئیشی هەیە ڕەنجی داوە. ئێمە گلەیمان لەسەر ئەوە نییە کابرا پێشمەرگەی وڵا پێشمەرگەی زمانی ئەیلولە یا گوڵانە یا یەکێتی هەیە المهم پێشنەوە تو یەک پێشمەرگەی شاخ و موچەی بۆ بڕراوت وەکو هەموو کەسێکی تر وەکو هەموو میلەتانی تر کە ئیبڕنەوە عادەتەن ئەمە شتێکی ئەوەندە گەورە نیە. ئێستاش کە بۆ بە مامۆستا بە دکتۆر بە پەرلەمانتار بە وەزیر موچەیەکی تری هەبێ ئەمەشیانمان بەلاوە شتێکی ئەوەندە گەورە نیە چکە لە ناحی دینیشەوە مە شتێکی ناشەرعی نییە. ئەشێ بۆ ڕاتوێیان ناژی کە تەقاعودێکی دوایە کابرا مهەیە بۆی ببێ بە وەزیر پیرۆزی بکە مادام شیاوێتی. ئیشکال لەسەر ئەوەش نیە هەروکو چۆن کابراگەر لە شاخ بوو بێ تەقاعودی عقیدی بۆ بڕرابێتەوە ئێستاش دکتۆرە بۆ نمونە. بەڵام گەندەڵکاریەکە ئەمە نییە. گەندەڵکاریەکە زۆر لەمە گەورەترە کە ئەیانە چاوشارچێمان لەگەڵا بکەن بڵێن ئەمەیە گەندەڵکاری کە لە فڵان و فیسارا هەیە و لەوان. لە ١١٢ خەڵک چاوەڕێتی بەڵام عەبادی ناینێرێ چونکە ئەوە کورد بزانێت کە زۆر زەلیلتر یەکەن هەتاوەکو ئەو موچێژەدەن. ئەوان خەڵکی نەجەف و کەربەلای خۆیان زەلیل کردو لە ١٧ هەموو شتێکی کەربەلا و نەجەف بەدەست ئێرانیەکانەوەی حتا مەراسیمی حوسەینی حتا هەریسە دروستکردنەکە دروشمەکان ئوتێلی نەجەف و کەربەلا هەموو ئوتێلەکان بەدەست ئێرانیەکانەوە شەریکات خان و دروستکردن تەسمیمی خانوو هەمووی ئێستا هەمووی شێلمان و کەرپوچە هەمووی خشتە هەمووی لە ئێرانەوە دێ پلاکی کارەبایەکیش لە هەموو شتەکان لە ئێرانەوە دێ شیرەمەنیەکەش هەر لێوەتی. لەبەرەوە ئێران ناوچە شیعیەکەی کردبوو بە لوبنانی حافظ ئەسەد یا تایوانی چین چەند حەساری بخەنە سەر باکی پێی نییە. حەسار لە پاکستان و جابار لەسەری بێ لەو سەحرا چ ئیشێکی بوێ مادام سیەکانی ئێستا هێناوە بۆ بەغدا و هێنایەتی بۆ جنوب لەبێ و هەموو پارەی دەسەکرد. ئەگەر لە سلێمانی ئێوە تەسەورکەن عەزیزانی من بە پێی ئەحسایی ئێران خۆی کە بڵاوی کردوتەوە مانگی ملیارێک دۆلاریان پێش ئەم ڕووداوانە دەست دەکەوت لە ساڵێکا 12 ملیار. ئێستاوان بە 12 ملیار ڕازی نابن چونکە ئەیانەوێ چۆن کووت و حەمارە کەوتۆتە بەردەستیان سلێمانی و هەڵەبجە و چەمچەماڵ و ئەترافانە هەمووی ئەو گەرمیانەش هەمووی کوێتە بەردەستیان